لەسەرم بابەتە پێویستمان بۆ بوو کە کەسێکی پرۆفیسۆر و قسەزان و ڕووخۆشیش قسەمان بۆ بکاوی ژێمە میوانداری پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەدمان کردووە کە پزیشکی ڕاوێژکاری نەخۆشیە دەرونیەکانە و لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمانە بێت. دکتۆر نزار بەیانیت باش خۆشحاڵین لەگەڵمانی. دکتۆر بەیانیت باش چۆنی باشساڵێکی لێ بکەین گەرمای ئەم بەیانیە بە تووڕەیی هێنایتێ ستۆدیۆیان ریلاکس بووی چونکە هەر گەرماکە ئەوە زۆرە لە بەیانیەوە تووڕەتەکە. واللهی جارێ بەیانیتان باش و سپاس بۆ میوانداریەکە. گەرماکە ناخۆشە ڕاستەکەی، بۆیش خەڵک عادەتەن لە هاوینانە ئەبینی بە بەسیترین شوێت هەڵەچێ، وەکو وەختی تر نییە، زستان تۆزێ باشترە، بەڵام لەخوا بەزیار بە من بە تووڕەیی نهاتم باش بوو. زۆر باشە. دکتۆر نزار کەسانێک هەنە لە دەوروبەری خۆمان ڕۆژانە ئێمە مامەڵەیان لەگەڵ دەکەین، وەک دەزانین تەبیعاتەکان جیاوازە، هەندێکیان زۆر بە خێرایی تووڕە دەبن، پێویستە ئێمە چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین، بەردەوام نەرمیان بۆ بنوێنین، یاخود پێویست دەکە هەندێک جار ئێمەش بەرامبەریان بوەسین و پێیان بڵێن نەخێر. تا ئەگەر سیناریۆیەکی جوانت بۆ بێن بۆی وازح بێ لە بەردەم بینەری خۆشەویست، یعنی مەسەلەن تۆ ئەچی بۆ ناو بازار ئەم بەیانیە، وەکو بەڕێزتان فەرمووتان دنیا گەرمە، ئەچی لەگەڵ دوکاندارێکە قسەیەکەی مەسەلەن مامەلەی شتێکەکەی، یا شخصێکە بینی لە بازارە بە سدفە ئەوە ڕوبەڕوو دێتەوە، ئەبینی بازێک کەسێ وەکو جەنابەت فەرمووت زۆر بە نەرمونیانی بەرەو پیرت دێ، بەڵام هیواش هەیە گرۆزە، گرژە، تووڕەیە، بە کوردی خۆمان ئەڵێن کەڵەکەکەی ئاو بردوێتی یا بەلەمەکەی ئاو بردوێتی. لێرە باشترین شتەوەیە تۆ بزانی بۆچێ ئەو کەسە وایە، خاصەتەن ئێستا لەم زەمانە هەمومانە بێ بزانین بەعزێ کەس هەیە پڕە، یعنی بڵێن کێشەی هەیە، لە ماڵەوە کێشەی هەبووە، لە شوێنی تر کێشەی هەبووە، هیوای تریش هەیە، مەسەلەن خاصەتەن گەنجەکان ئەبێ ئاگادار بین و ئەمیش بەڕاستی ئامۆژگاریەکە بۆ هەموو هاوڵاتیان کە ئێستا خۆدانزان مەسلەی مادەی بێهۆشکەر و ئەو شتانە زۆر لە ئارایە، زۆر جار تۆ کە قسە لەگەڵ یەکێکەکەی بە تووڕەیی جواب داتەوە ئەبێ حسابی ئەوەی بۆ بکەی کە ڕەنگە مەوادی بەکارهێنابێ بۆیەوە بە تووڕەیی وەڵامداتەوە. ئەمە هەمووی بیخەینە ئەو لاوەمانە نەخۆش نین. طبعاً لە لایەکی کەشەوە ممکنە ئەو کەسە نەخۆشیەکی هەبێ، بە تایبەتی مەسەن نەخۆشیێکی جەستەیی هەبێ، وای لێکرد بێ کە وەکوڵەن بێزار بوو بێ لە حاڵی خۆی، بۆیە کە قسەی لەگەڵەکەی بە تووڕەیی جواب بداتەوە. اینجا بابێنە سەر بابەتەکەی خۆم کە ئەویشەوەیە کە ڕەنگە نەخۆشیێکی دەرونی هەبێت، یعنی ئەو کەسە ڕەنگە دڵڕاوکێ هەبێ، خەمۆکی هەبێ، یا نەخۆشیێکی تۆزێ لەوەیش زیاتر هەبێ. لەبەرەوە یعنی تۆ ئەگەر لەگەڵ یەکێکە قسەت کرد و بینیت کە تووڕەیە لە وەڵامەکەی یا لە هەڵسو کەوتەکەی، ئەبێ شی بکەیتەوە لە مێشی خۆتا لێکی بدەیتەوە ئەم کەسە بۆچی تووڕەیە. طبعاً ئەگەر تۆش تووڕەدی بەرامبەرەکەی ئەوە ئیشەکە تێکەچێ و وەزعێکی خراپ ڕوەدا، بۆیە باشتر وایە تۆ خۆت ساردبی ئەو با بۆ خۆی تووڕە بێت. ئەو تووڕەوە باشە. دکتۆر زۆر جار کەسانێک هەن کە تووڕابن لە ناحەقیەک تووڕابن، بەڵام ئەوترێ و کەسانە زۆر کەسی دڵپاک و ڕاستگۆن. جا نازانم ئەمە ڕاستەیانە، من خۆم هەکار زۆر زوو تووڕابم، با لە خۆمەوە دەست پێ بکەم، خاڵی نەرێنی منە کە لێرەوە باسیەکەم وەڵام تووڕابم، بەڵام کاتێک تووڕابم کە ناحەقیەکی زۆر ببینم و لەگەڵەوەشدا زۆر زوو ئەچمەوە دۆخێکی ئاسایی، هەڵبەت ئەو شتانە تووڕەمەکە کە ناحەقیە یاخود ڕاست نین، ئەمانە هەرە چێتە و چوارچێوەی کە تۆ باست کرد؟ بەڵێ سێرکە با تشبیهی بکەم بۆت وەکو گوریسێک پەتێک لە هەولێر ئەڵێن کندر، وەکو کندرێک. ئەگەر تۆ ڕای بکێشی ئەو پەتە، ئەگەر تەحملی زۆر تیا هەبێ چەندێک ڕای بکێشی هیچی لێ نایە،
بەڵام ئەگەر پەتەکە کۆن بێ ڕزی بێ بەڵێن ماوەیەکی زۆری بەسەر تێپەڕی بێ هەرڕای بکێشی یەکسەر ئەبچڕێ ئەپسێ و کۆڵێن لە هەولێر اینجا مەقسەدم چییە خەڵکەکان جیاوازن وەکو جەنابەت فەرمووت بەعزە کەس هەیە قابلیەتی زۆرە تەحملی زۆرە بە تایبەتی ئەو کەسانن کە کەسێتەکەیان کەسێتێکی پێگەیشتووە یعنی پێڵن ناوچ بە عەرەبی مەچور بە ئینگلیزی یعنی کەسێتیە کە دنیای دیوە و تەحمل فێری تەحمل و سەبر بووە یا بە شێوەیەک پەروەردە کراوە کە تەحملی ناخۆشی و تەنگانە بکە بەڵام بەرامبەر بەوە بەعزە کەس هەن کەسێتەکەیان زۆر لاوازە زۆر بە ئاسانی ئەتەقێنەوە و تەحملی تەنگانە و ناخۆشی ناکەن بە شێوەیەک پەروەردە کراون کە هەموو شتێکیان بۆ کراوە و چیان ویست بێ بۆیان کراوە لە کاتی خۆیان لەبەرەوە تەحملی ناخۆشی و با بڵێن تەنگانە ناکەن ئەوە لایەک ئەوەی بەڕێزت باست کرد بازە کەس هەیە خۆی پاکە خۆی ئینسانێکی مولتەزمە خۆی ئینسانێکە بڵێن لار نییە ئەم لاولای نییە هەڵەکە لەوایە وا تەسەور دەکاوات وا دەزانێ کە ئەبێ هەموو کەسێکی جووا بێ دەخۆی وانە تۆ وایت ئینسانێکی باشی لار نیت ڕاستیت بەڵام شەرت نییە بەرامبەرەکەت وەکو تۆ بێ بۆیە ئەگەر ئەو بەلاری وەڵامی دایتەوە یان ڕەفتارێکی پیشاندا کە لار بوو لە بەرچاوی تۆ مەفروض نییە بتەقیتەوە پیاە یا تووڕەبی لەبەرەوەی ئەو کەسە لارە لە هەڵسو کەوتی وابزانم لە من تێگەشتی مەقسەدم چی زۆر دروستە یەکسەر خۆمم دۆزیەوە دکتۆر تەواوە سپاس باشە بەڕێز دکتۆر پرسیارێکی دیکە هەیە ئێستا لە سوشال میدیا زۆر جار هەموو مامە بەرچاومان دەکەوێت گرفت و کێشەی کۆمەڵایەتی زۆر بووە یعنی لە کاتی شوفێریە زاوا و خەزورە لە کاتی چون بۆ بەنزیخانەیە لەگەڵ کرێکارەکان چێشخانە هەموو ئەمانە کێشە دروست دەبێت ینی دەبێتە هەتا وەکو حاڵەتی کوشتن هەندێک جار بینیمانە ڕۆیشتووە ینی ئایا ئەمە گرفتی دەرونیان هەیە یاخود بابەتێکی دیکە هەیە پاڵنەرە وا دەکا خەڵک زیاتر تووڕە بێ زووتر تووڕە بێ چییە هۆکارەکەی من هۆکارەکانت پێڵێم بەس شیکردنەوەیکی سیاسی بۆ ناکەم ئەمە شیکردنەوەیکی دەرونیە خۆتان نەزانن ئێستا خەڵک زۆر خەڵک هەیە تووڕەیە لەبەرەوەی یەکەم شت گەرمایە دووهەم شت کارەباکە بەدڵی ئەو نییە سێهەم شت بژێوی ژیانی بەو شێوەیە نییە ئێمە هەمومان بۆ نمونە 10 ساڵ لەمەوە پێش یا 9 ساڵ لەمەوە پێش یعنی پێش بڵێن کۆرۆنا و شەڕی داعش و پێش ئەو شتانە بە ئاستێکی ژیانی تایبەتی ئەژیاین تقریبا نەتوانم بڵێم ئەگەر بەراوردمان کرد بە خەڵکی وڵاتانی دەوروبەرمان شێوەیەکی مرەفەه بووین یعنی شێوەیەکی باش ئەژیاین ئێستا لەو ئاستا ناژیت طبعا زۆرت پێ ناخۆشە هەتا لەگەڵی ڕایەی پێ ئەچێت بۆیە ئەبینی بەسیترین شت لە ژیانی ڕۆژانەتا کە بە دڵی تۆ نییە کەواتە بە کوردی خۆمان پێڵێن سترێسەکانی ژیان یعنی بۆ نمونە حەزەکەی جلێکی جوان لەبەرکەی دەستەکەی بە باخەڵتا بای ئەوەنەی تیانە کە ئەو جلەی کە تۆ دڵخواستە بیکڕی بتانی بیکڕی هەمان شت ئەو مستەوای ژیانی خواردنی خۆت و ماڵ و مناڵت لە ماڵەکەی خۆتا کە جاران ئەتوانی بیبێ بەڕێوە ماڵەکەت ئێستا وەکو جاران ناتوانانی ئەمە هەمووی سترس دروستەکە لە ناو ئینسانە بۆیە بەعزەجارێ بە بەسیترین شت یعنی یەکسەر هەڵەچیت و ئەتەقیتەوە ئەمە معناوە نییە خەڵک نەخۆشە خەڵک تۆزێک بێزاری تیا هەیە لەبەر ئەو زروفەی کە تایاژی ئەمە دکتۆر نزار پێ دوانیە هەندێک جار بیان و دیتنەوەی بۆ خۆت بۆ ئەوەی هەڵسو کەوتێکی تون ڕەوانە بکەیت ینی ئەمە بەشێکیان وەکووتت ڕەنگە گوزەران و بارودۆخی داراییان بەم شوێنێ هەندێک کەس ئێمە دەبینین لە تێری ئەمە دەکا ئەمەیان چی آخر خۆی هەردووکی خراپە بەعزەجارێ تێریەکەیش وا لە ئینسانەکە ئیتر مشکلەی نامێنێ نازانە چی بکە تێگەی بۆیە ئەتەقێتەوە یەک شتی کەیش هەیە حەزەکەم بیزانن یعنی بەعزە جار تۆ تووڕەیەکت تیا دروستە بێ لەبەر هۆکارێکی تایبەت بۆ نمونە
بەڕێزت لەگەڵ مدیری کەناڵەکە تا شەڕێکتە بێ ناتوانی پیا هەڵشاخی ناتوانانی لێ تووڕەبی هەرچەنە ممکنە ئەو ئینسانێکی دیموکراتی بێ و قوبولی کارێت بەڵام هەرچۆنە بێت تۆ ئەدەبیە نایکەی ئەچیتەوە ماڵەوە لەگەڵ کێ تووڕەبی بە بەسیترین شت ئەگەر خواردنەکە بە دڵی تۆ نەبێ ئەتەقیتەوە بەسەر خێزانەکەتە یا لە مناڵەکە تووڕەبی چونکە بەوە وێری چونکە ئەو نازت هەڵەگرێ وڵای دکتۆر ئێمە لێرەوە بابیڵین مدیری کەناڵەکەمان ئەوەندە لە سەرخۆیە ئەگەر هەمووشمان شەڕی پێ بفرۆشین ئەگەر هەمووشمان تووڕە بین بڕوان ناکەمەوە هیچ تووڕە بێ لێمان ئەوەندە باشەکەواتە هیچ لە ئێمە بیانویەوە ناگرین کە بڵین لە دەوام مدیرەکە تووڕی کردوین ناتوانینەوە بیانەوە بگرین. من وەکو نمونەیەک هێنامەوە بۆی خەڵک لە من تێبگا ئەگینامە بەستم بزڵبت ئێوە نەبوو ئەمە پێوەن تعبیری مەجازی تێگەیشتین لە نمونونەکە دەستت خۆش بی کاک باشە دکتۆر زۆر جار با زۆر ڕاشکاوانە بیڵم خانمان مانگانە کاتێک کە پریۆدە بن ئەچنە سووری مانگانەوە کێشە دەرونیەکانیان زیاکات یاخود هەڵچوونە دەرونیەکانیان زیاکات ئەمە لە دەسەڵاتی خۆی نییە وەکو ئێوەش ئاماژەتان پێکردووە تێکچوونی هۆرمۆنەکانێتی یاخود ئەمە یاخود گۆڕانکاری جەستەیەتی ئەمە تا چەند ڕێگە پێدراوە یاخود دەبێت دەوروبەرەکەی چۆن مڕاعاتی بکات. اینجا طبعا ئەمە ئەنواعی هەیە نوعێکیان ئەوەی کە بەڕێزت وتت هەموو ئافرەتێک طبعا لە تەمەنێکی تایبەتە سووری ماگانەی ئەبێت لە کاتی سووری ماگانە کۆمەڵێک گۆڕانکاری جەستەیی ڕووەدا گۆڕانکاریەکان لە ئەنجامی گۆڕینی هۆرمۆنەکانە ئیتر تەسیر لەسەر جەستەیەدا لەسەر سنگی لەسەر خۆ دەزانی ئازاری ڕەحم و ئەم نەوەشتانە دروستە بێ ئەمە وا لە ئینسانەکە وا لە ئافرەتەکانەکە تەحمولیان کەمتر بێ هەڵچوونیان تیابێ مەزاجیان جیاوازە بێ اینجا ئەگەر بەرامبەرەکەی شخصێکی تێگەشتوو نەبێت یعنی لەم شتانە تێنەگا تەقدیری ئەم وەزعانەکە بای ئەوەنەی تیانە بێت ناڵێم سەقافەتی تیانە بێت چونکە بەعزی جارێ ئینسان خوێنەواریش نییە مستەقفش نییە بەڵام لە ژیان تێگا لە مستەقفێک زیاتر ئەگەر ئەوانەی تیابێ و بتوانێت وەزعەکە تێبگا ئەوە هیچ کێشەی نابێ ئەو ئافرەتە چەند ڕۆژێکە تێپەڕێ و طبیعیە بێتەوە بەڵام حاڵەتێک هەیە پێڵەن پریمۆنسترۆل دیسفۆریک دیسۆردەر ئەمە نەخۆشیەکی دەرونیە گۆڕانکاریەکان ئەوەنە زۆرە بن ئیتر ئەو ئافرەتە لە پێش هاتنی سووری ماگانەکە یا لە کاتی سووری ماگانەکە زۆر تووڕە بێ هیچ تەحملێکی نامێنێ ممکنە کۆمەڵێک هەڵە بکە ممکنە کۆمەڵێک تەجاوز بکە حتا بەعزی جارێ ئەگاتە ئەوەی کە تاوان بکە ئەوە لەو حاڵەتە طبعا نەخۆشە و بێ حسابی نەخۆشی بۆ بکرێ و من یەتە بیرم ساڵی هەشتا ئەو کاتێک کە تەدریبمە کرد لە بەریتانیا حاڵەتێک هەبوو ئافرەتێک زەلامێکی کوشت شخصێکی کوشت محامەکەی ئەوەنە زیرەک بوو ئەوەی بەکارهێنا وەکو دیفاعێک تەمان ئەمە ئیجازە نییە بۆ ئافرەتەکان بۆی بچن تومتیژی بنوێنن بەڵام وەکو دیفاعێک بەکاری هێنا حکومەکەی زۆر تەخفیف بۆ حکمی قاتیلیان بۆ نەکرد لە ئەنجامی ئەو تاوانەی کە کردوێتی بەهۆی ئەوەی وتیان ئەم حاڵەتەی هەبووە کە لە کاتی یا پێش سۆری ماگانە تووشی ئەو نەخۆشیە بوو. باشە دکتۆر نزار ئێستا ئەم هەموو با بڵێن تووڕەیی و گرژی و هەموو ئەو بابەتانە دەبینین زۆرجار چۆن بتوانین منداڵەکانمان بە شێوەیەکی باش دوور لە توندوتیژی پەروەردە بکەین کەسانی تووڕە نەبن کەسانی ئارام و لەسەرخۆ بن چی بکەین باشە؟ بەڵێ طبعا بابەتی مناڵ زۆر جیاوازە لە بابەتی گەورە مناڵ ئەتوانم بڵێم سێ قۆناغی هەیە قۆناغێکی پێڵێن ریتابڵەتی واتە با ناوی بنێن گرۆزی لە هەولێرڵێن بە بیانگە بیان وەگرێ با بڵێن بە عەرەبیڵێن نەحس دوای ئەوە ئەبێ بە ئەنگەر واتە تووڕەبوون یعنی قۆناغێکی تر ئەوەیە کە تووڕە دەبێ منداڵەکە قۆناغێکی دوای ئەوە شەڕانگێزیە اینجا لەبەرەوە سایکۆلۆژیای مناڵ جیاوازە لەگەڵ هینی گەورە ئەو گرۆزی و ئەو با بڵێن تووڕەبوونەی کە هەیەی زۆر جار لە ئەنجامی شێوازی پەروەردەکردنی مناڵەکەیە جاری واش هەیە هەر چۆن ئەڵێن لە بیلاد لە شەریکەوە خوای گەورە کە دروستی کردووە
ئەبینی بەعزێ مناڵ هێمن و لەسەر خۆیە بەعزێ مناڵ تووڕەیە هەر لە بنیەتیا لە بوونیە ئاوایە اینجا ئەوە ئەبێ بزانین چۆن هەڵسوکەوتیان لەگەڵا بکەین بۆیە ئەبینی لە ماڵێکا مناڵێک هێمن و لەسەر خۆیە مناڵێک تووڕەیە لەبەرەوەی بنیەتەکەی وایە بێجگە لە ئەوە ژینگە ئەو شوێنەی کە مناڵەکە تایە پەروەردە دەکرێت واتە ماڵەکەی ئەگەر مناڵەکە لە ماڵێکا بێ 24 سعات ژن و مێرد تووڕە بن 24 سعات لەگەڵ ماڵەخە زوران و لەگەڵ دراوسێ شەڕ و ناخۆشی و ئەمنە عشتانیان هەبێ لە باتی بەیانی باش لە یەکتری جنێو بە یەکتری بن طبعا ئەو مناڵەیش بڵێن نامرتاحە یعنی ئاسوودە نییە وەکو سەیری کە سوکارەکەیەکە و ئەویش بەو شێوەیە ڕفتارەکە ئەمە حاڵەتێکی ترە حاڵەتێکی تر کەلتورە یعنی ئەبینی بەعزێگەڕێک لەناو بەعزێگەڕەکە شەڕ شتێکی ئەتیادیە شەڕانگێزی یا تووڕەبوون یا گرۆزی لە بینی مناڵەکانە مناڵانی گەڕک شتێکی ئەتیادیە بۆیە مناڵەکە کەیەتە ماڵەوەیش ئاوە ئەنوێنێ اینجا بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین طبعا زۆر گرنگە دایک و باوک درک بەوە بکەن بزانن طبیعەتی ئەم مناڵە چۆنە دوای ئەوە بزانن بۆچی وایلی هاتووە ئایا شێوازی پەروەردەکەیان هەڵەیە بۆ ئەوەی ڕاستی کەنەوە و ئایا وا بە خێویان کردووە کە هەرچیەکی بوێ بۆی کرابێ طبعا دوایی وردە کە گەورە بێ مناڵەکە داواکاریەکانی لە دەسەڵاتی دایک و باوکە نابێ ئیتر ئەو مناڵە دایم تووڕابێ و قاچە کوتێ بە عەرزا و داوای بەعزشتی نامەعقولەکە ئەوش خاڵێکی ترە دوایی مناڵەکە کە گەورە ئەبێ خاصەتەن لەم زەمانە من بیستوو ماڵێن ئێستا لە هەنێ مەکتەب هەیە مەکتەبی ابتیدایی و متەوەستە ئەوەی کە پێڵێن بنەڕەتی مادە هەیە مادەی هۆشبەر هەیە کە ئەیەن بە یەکتری و تعاملی پێەکەن لە بینی خۆیانە زۆر لە دایک و باوک هەیە بێ ئاگاداری ئەوە بن جاری وا هەیە دایک و باوک ئەوەی بە خەیاڵیانانەیە ئەو بابەتەیە کەچی بە حقیقت مناڵەکە ئەو شتە بەکارهێنێ ئیتریان ڕەفیقەکانی وەریگرتووە یا ئینسانی خراپ فێری دکتۆر زۆر جاریش مناڵ ئەوەی کە پێی ئەڵێ ئەوە وەرناگرێت بگرە بە پێچوانەوە ئەوەی کە تو ئەیکەیت ئەوە بینێ بۆیە بە ینی وەکو خۆشت ئەڵێ ڕفتاری دایک و باوکەکە باش بێ ئەوەی دی هەر ئۆڕێزی خۆی منداڵەکە باش دەرەچێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین دکتۆرم بەیانە لەگەڵ ئێمە بووی لە پرۆگرامەکەمان بەشدار بووی سپاس بۆ ئەو ڕێنماییە جوانانت بۆ قسە خۆشەکانیشت زۆر سپاس زۆر